ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە براتێن دەم باش تەماشەوانی گەلێکی جا گەلەی بخێر بێن بەرنامەی خۆ بەرنامەیەکی خەڵی بێگومان ئیرۆ یەکەم ڕۆژە ڕەمەزانە پیرۆزە ئیرۆ پرانیا مسلمانان لە پرانیا جیهانێ بێگومان بڕۆژینە و بە تایبەتیژێکی کوابەیەکێشێ بێگومان ئەرکێن جێبەجێکردنە ئەرکێن ئولیە کو خۆدای مەزن فەرمان بە هەلگرن وڵای ئیسلامی کردە کو فعلا هەر ساڵێ مەهەیەکی بڕۆژی بن بێگومان ئیساڵ مەها ڕەمەزانەی کەرکێت هاوینێدا دویدەمیدا کو بێگومان دەمە گەرمە ڕۆژی گەلێک درێژن برنامه مجلس بناء نشان ارکه سازیان خدمتگزاریه ین هرم دمها رمضان تماشاوان نشان بگمان ارکه عالیین خدمتگزاریه او فرمانگهن خدمتگزاریه فرمانگهن تندرستی فرمانگهن پیدانا کاربه فرمانگهن آوه رو براتی هات نوچونه آسایش حتی داوی اوقاف رو براتی اوقاف گلو چه بکنی جبوکو بگمان دوی مهدا روزی گرین هرما کردستانی بکاربن د خدمتگزاریه مفهوم تایبتی پیدانا کاربه دبیجن دنهادا لدورین کردستانی جار جار یعنی وکو بریان ها بریار بکو حکومت هرمه وکو وزارت کاربه را گاندیم د روزدا 22 د مجمران کاربه به حوالاتی متدان لگل جاران گلیدی که کو کاربه کو پیوستینه چه بده کردن کو فعلا کاربه کو دوی مهدا بگمان زورا گرینگ تایبتی ورزی هاوینی و دنیا گله گرمه بله جوزه ترجی که بازار فروشیار چه بکن گلو کدوه مها پیروز دا بگمان استغلال کریاری نکن گلک جاران تگوتن کو بازار دوان هلکتنان دا پیچوانه ای ولاتین پیشکتی پیچوانه وان ولاتین کو مافی مروی تدا بگمان برجسته اراده تا کی گله بهزه کو هر مناسبت بهت پیش بهای تشتان تی نخواره لیل هر ما کردستان زورجا تگوتن بازاری گلک فروشار دکاندار استغلال وان مناسبات دکن جبر کو کر خلک تشتان دکره داخوازه کرین لسر کلو پلان ہے بهای وان کلو پلان گران دکن ایرو یکیش اصل بازار ولی ربط گرام مسلمانی یکیش وان کسین گلمه دابو اخفنا کسرن چراکش کرد گویی دو یکیش بازار نولیری دوی شف و بزمانیوی گویی بری پاشیوه 4-8 نان هزار دینار بود گویی دم پاشیوه جبر کو تضخم ها بو قربالخ بو 4 نان هزار دینار فرد نهاولاتیان ارکی لجان قایم مقامیاتن لهمو دبرانچی تکرن جبر کو کنترل بازار بکن اف هندکی بازرگان هنا استغلال وی خلقی نکن و ماها پیروز دا بهای کلو پلان بشی که خیالی برن نکن بله برزن ارکی دمزرا خدمتگزاری کانی هریم لمانگی رمضان داد بگمان امرو یکم روزی مانگی رمضانه که بگمان امش همو مسلمانان پیروزه کن که لسرانسری دنیا امرو مسلمانان بروجین امش کو ارگی که کو واجبه که خواهی گوره بگمان به هلگرانی اولی اسلام دین اسلام داوا که فعلا مانگی که لسال لهمو ساله که مانگی بروجو بن بگمان امروش یکم روزیه رمضانه لمسال دا چی بتکرین چی بکرد لدامو دزگاه خدمتگزاری کنه وکو آو کاربا وکو تندرستی حتی هاتو چو وکو اوقاف وزارت اوقافی چی بگی که بگمان لمانگده که بگمان مانگش که تو تا هاوینه و که ورزی هاوینیش بگمان امسال زور گرم روزیش درجه چی بکرد بای روزو گر فعلا خدمتی بکرد لپیدانی کاربا لمساله خدمتگزاری حتی لمساله بازاریشه چی بکرد که بازار کنترل بکی کمالک فروشیار کمال بازرگان استغلالی خلق نکرد کو همو بونکانی را بردوه که شت بگیرن بخالی بفروشن ملا خدمتی سرنجی وی برای زمان سرتوره که بالا گرمیان لدربندی خان یکم پیوندی فرمو ام کاتو باش خوبان سر چاوم بله یکم روزی مانگی رمضان پیروز کم لهمو مسلمانان بله دوای ابشا کاربا و کو پیویست نیه یوادارم هاوکاری خلق کن لمانگی رمضان چونکه او مانگی که رمضان و خلق بروجو دواو زور گرمه دوای بازرگانەکان ئەو هەلە ئەخوازنەوە بۆ خۆیان کە ڕۆژی لە مانگی ڕەمەزانە چت گران نەکەن هیوادارم بەخوا بچنەوە ئەو لە مانگا چت گران نەکەن چونکە ئەو مانگێکی ڕەمەزانە و مانگێکی زۆر گەورەیە هیوادارم ئەو هەلە نەخۆتنەوە لە مانگی ڕەمەزانە دوایشە هیوادارم لە خەستەخانەکان لە دایرەکانە ئیشوکاری خەڵک بەڕێکن
شت تەخیر نەکەن لەو مانگا چونکە ڕۆژێکە ئەو مانگە زۆر گەرمە. سپاسانەکەم. بەڵێ تابان لە هەولێرەوە فەرموو. السلام عليكم. عليكم السلام. ببوني مانجي رمضان وبيروز باي لسه سري جيهانكم لهمو بسلمانك. بەڵێ بەڕاستی دەستخۆشی بەرنامەکەتان لێکم کە ئێمڕۆ تایبەتە بە مانگی ڕەمەزانەوە داواکاری لە حکوومەتی هەرێم ئەوەندە سەرپەرستی ئەو بازار دوکانانە بکە لەبەر فەقیر و هەژار خەڵکەکەش زۆر گران بۆ ئەو خەڵکە بە ڕۆژ و اختیداری نییە کە بتوانن شتێکی وا بکەن یعنی مناسب بێ خەڵکەکە شتێکی پێ بکردرێ ئەوە حکومەت لەوە بەرپرسیارە و لبنان بۆ داناکە هەموو سەعەتا بنەمی تر هەر کرد لە گوێرەی اختیداری خۆی. بەڵێ الو جنما بەڵێ طبعا خەنجیم لێت بەڵێ ئەوە داواکاریەکەمانە و ئینشەڵا پیرۆز بێ لە هەموو لایەوە ساڵێکی بە بەرەکەت و بەخێر و خۆشی بچێتە شە زۆر سپاسی ئێوە دەکەم. بەڵێ بەرزان لەسەر تۆری کۆمەڵاتی بێگومان خالید هاوڕەمیش ئەنووسێ سەڵاو من دەستخۆشی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە لە مانگی ڕەمەزاندا ئەوان هەروەکو پێشی ڕەمەزان ئەرکی خۆیان ڕادەپەڕێنن هەروەها هەواڵ بڵۆدیش ئەنووسێ دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم بە تایبەتی لیژنەی چاودێری نرخ لە بازارەکانە هەروەها کاوە مشەختیش ئەنووسێ کە دەستخۆشی بە ئەو بەرنامە دەست دەبێت حکوومەت هاوسەنگی نرخ لە نێوان بکر و فرۆشیار بەرقرار بکات. بەڵێ بەرزان بێگومان دیگەرە لەسەر بازار زیاتر تەرکیز لەسەر بازارە کە پێویستە بێگومان لە مانگەیە کە بێگومان ئەمە تا چەند وەکو خێرێکی شەکە لە مانگە ئەو کەسانەی دێن کەلوپەلەکردن کەلوپەلی بازار خواردەمەنی شیرەمەنی تا دوای ئەوانە هەموو بە ڕۆژوونە بێگومان ئەوە تا چەند وەکو خێرێکی شە بۆەوە کە ئیستیغلالی ظروفەکە بکە وەکو خێرێکی نرخی کەلوپەل گرانەکە یان پێچەوانەوە. بەڵێ ڕایت لە هەولێرەوە فەرموو. الو بەڵێ سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لێکم. سپاس بۆ تۆ فەرموو. وڵایەک پرسیارم هەیە بەڕێزم بەس دەوەرەکە تۆ نییە ئەبێ زەحمەت ئەبێ جوابم بیتەوە. الو بەڵێ فەرموو. کاکە من لە شوێنەی هەستی لە سێڤیران ناوی خۆم نووسی ئەمە بنەماڵەکی پارتینە حەمیدێکی لێ حەمیدەکە چوومێ تەلەفۆنی لەم کرد وتی کاکە ناوی تۆ ڕەشکرایتەوە گوتە لەبەر چی ڕەشکرایتەوە وتی وەڵا ڕەشکرایتەوە چوومێ گوتیان بڕۆ زێرەبانی چوومە سوپای پێنج ئالێ ڕەوشیان کرد گوتی لێرەش نەمایە گوتم لەبەر چ ناوی ڕەشکرایتەوە ناوی 21 نەفەری جەماعەتی لەکەیەوان هەمیان ڕەش کردبووە حەمیدەکە لە خەڵکی تۆ کێ ئەو ڕەش کردێتەوە یەکەم بنەماڵەکی پارتینەکان و بردە کاری دەنگدان و هەر شتێکی واش دەردادەم ئەگەر سوڕ بزانم بەدەفەر دۆلارم دەدەنێ. بەڵێ پەنا لە شەرە لێرەوە ئەم کاتتان باش هەموو کاتێک دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم. سپاس بۆ تۆ. پیرۆزبای خۆم ئاواستی هەموو موسڵمانانی جیهانەکەم. بەڵێ بخاتری ئەو مانگە پیرۆزە خوا ئاگای لە کارمەندانی یەکەی NRT بێ لەبەرەوەی بەڕاستی بەرنامەیەکی بێلایەنە یعنی ئێمە شخصی ڕای خۆمانەمانوت لە ماڵەوەمانو دەکرد بێلایەن بێ ئێستا بەرنامەیەکەکە لەسەر مانگی ڕەمەزان بەڵام بیلفعلیش لەسەر مانگی ڕەمەزان بەرنامەیەکتان کرد دەستخۆشیتان لێکم و داواکاریشم لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی حدودێک دابنێ بۆ ئەو سیعرانێکە لە بازارە سەیری خۆم ناکەم سەیری بەرامبەرم ناکەم سەیری فەقیرێکەکەم کە لە ماڵەوەیە کە دەستی کورتەکە نەبوونە ناتوانێت بۆ مانگی ڕەمەزانە هەر حساب کە حکوومەتی هەرێمی کوردستان خێرێ بکە بە میلەتەکەی خۆی و دەستخۆشی لە هەموو کارمەندانیشتانەکەم و زۆر سپاس بۆ بەرنامەکەشتان. بەڵێ سپاس ڕێبەر مووسڵ کەرمکە باشتر گەلێک سپاس. الو بەڵێ کەرمکە کاک هەکار مانگا ڕەمەزان هەوا پیرۆز بیتن ئەمی ملەتی کورتگیشت کار و کارمەندێن NRT. بەڵێ سپاس. ڕاستی کاک هەکار ئەم خرزانین مانگا ڕەمەزانê مانگا کا پیرۆزە بەس بار بکەت جۆبیا گیرانیەک یعنی بێلو فەقیر گوشتی سۆر ناخوتن کیلو گوشتی سۆر بەری ڕەمەزانی بەری دوی پێ 11000 بۆ ئەڤرۆ 15000 یعنی فەقیر تجارە نەشێت شتێ لێ خۆ بخۆتن ئێویدکەن ئەوە نەسیچێت حکوومەتە هەرێمینە بەڵکو حەزکەن حکوومەت هەری کار بیتن حکوومەتە عێراق و حکوومەتە هەرێمینە کو ئەوە نەسیچێت حکوومەتنەوەکی هەر کەسێکی 24 ساعت تەلەفۆنەوەی ناڕتی بکەن حکوومەت و حکوومەت ئەوە نەسیچێت حکوومەتە بەڵکو ئەوە خەڵک دەفخۆ بۆ هیچی ئارزان بکەتن و دوباره سواغ من بو برای ملاعیمت هر کیانه اوجی کنو که برای شای و سپاسی آوت کم.
ولی سپاس بوده کی کری بره محمد آخری گل میکرم که السلام عليكم. علیکم السلام وكاك حالة باشا. از باشم گلک سپاس روش آخری بازاری چای گلو والله الحمد لله صابي ان شاء الله. والله يبرا اول جا دست بيكي از سفي رمضان بيروز كان هم خلق آخر وهمي مسلمانك الحرج هيك بن اف هيفا رحمه خير وبركته. هرچند باشر آخر اويش ديف هندكسات ميتبك هيفا رمضان هندكس لي بخاطر دفتك بين بخاطر اغلار كان وبهاي كلو بلا وبازاري جرام كان وما الصلاة ورز واحترام بهندكسات هي جهه رز جبتنين كهندكس و هیوه که خیر و برکت دانین و داشتاندران دکان خود کن اوه تشتهی گلک جوان بینی و ام دست خوشی واند کن بس ویت حکمت هم مراقبت دانی تسر اوان جهان وان بازاران دا اوان کس در خو کلوپری گران نکن چونکه خلقین یعنی ام بینین يعني قال لك روشك نباشن راسي حالي وين نباشن تجيني معاشنا هذا رمضان جبت هندك بو عائله خو بو مال خو يدين جاني بله برزان مادام بازار گران هندك بازرگان گران تشتاد فروشنو استغلال خلقيت كان استغلال بريكا خلقيت كان استغلال هلكتنين خلقيت كان باشا بو اف خلق جنايت بايكوت تشتيت بكت هر نكر خودنیا کس یعنی اگر بازرگان کن دکاندار تشتا زیاده فروشی تو استقلال بکت خلقی اگر خلق تشتید وانه کری تا خلق ملی برساده بو اف اراده دینه خلق هر ترکا وی بازرگانی بکت وی دکانداری بکت تشتیتی بلال برهاتا و پرزنت تمام نکرن افتاشان اوجی تاشان صدمه که باشه جبوک اف دیار دا گرانی بازاری نمیدیم گلو کمال شاری سلیمانی لری ویدیو سکایپ افرمو ام کاتو باش برس هم کاته کید کا کمال پیرۆزبایی ئەم مانگە لە تەواوی موسڵمانانەکەم پیرۆزبایان لەکەم داواکارم لە لیژنەکانی قایمقامەیە کە بە بۆنەی گەرماوە با دوکانەکانیان بازار ئیجبارکە کە بەشەوە دوکانەکانیان بکەنەوە بەڵێ هیوادارین داوای تو گەیشتی بیت بۆ لایەنی پەیوەندیدار کە لە شەوا بازار بکرێتەوە لە شەوانی ڕەمەزان بێگومان بەڕێزان بڵێ جێگیر لە چەمچەم ئاڵاوە فەرموو کای جێگیر ئەم کاتت باش هەموو کاتێکێت چۆنی بەڕێزم سەرچاوم پیرۆزبایی مانگی ڕەمەزان لەموو موسڵمان دەکەم سوپاس فەرموو وەڵی ئەم شتێ بڵێم کە شت زۆر گران بووە معقول طبقەیەکە بە 3000 ئێستا بۆتە 5000 لە چەند شەماڵ ئەنی پێشتر بە 3000 بۆ ئێستا بووتە 5000 چەند ڕۆژ بوو چەند ڕۆژە بووتە 5000 بەڵێ بۆتە 5000 پتێ ئۆتۆماتە بە 1500 و ئێستا بۆتە 2000 500 مریشێک چوار دووسا بۆتە 5000 1 کیلۆ بەڕێزم شت زۆر گرامە جەدارم ئەوە هەموو دوکاندارەکان کای جێگیر لە چەمچەمان هەموو دوکاندارەکان وایان گران کردووان بەسەندە دوکانە والله ئەوانەی کە خۆمان برشتیان لەگەنی پرسیارە نەکەی سەری شتەکان هەمی گران بووم بەڕاستی زۆر گرام و پێویست ناکەم مانگی ڕەمەزانە چونکە مانگی زۆر پیرۆزە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان چاوان لێکۆڵنیان لەگەڵاو کرد بەڕێزم بەڵێ هیوادارین سەرنجی تۆ بۆ حکوومەت گەشت بێت زانیار لە هەولێرەوە فەرموو باش باشتر بوو تۆ بەڕێزم سەبارەت بە گرانکردنی شەش تومەشی ڕەمەزان یعنی بەڕاستی دەسنووری کەزانە بەڵێ هەموو ساڵێکە ڕەمەزانێ لای خۆی ڕەمەزانە شت گرامێ بە زیارە عەکسەوێت یعنی دوکاندار ئەکەوێتە کەیفی خۆی بە کەیفی خۆی شتە خۆش ئەی ئەگەر ئێوە لەو دوکاندارە هەر شت نەکردن نابێ خەڵکی کەس نەزان بایکوتی ئەو دوکان نابکەن ئەزانی بۆ نابێ ئێمە بەڵێ ئەزانی چۆنە بایکۆتەکەی ئەمڕۆ وایە ئەگە قسەکەی ئەڵێ ئەمە بوو بیان بۆ ئاژاواگەیان بۆ تێک دەریواکە نەخێ ئێمە ئاژاوامانەوێ نەکەی دەریمان تەنها ئەمانەوێ ئێمە لە مانگی ڕەمەزانە وەک مانگانی تر ئەشیا و شتەکە ئەشتومەکان بپۆشتێت خۆی مانگی ڕەمەزان مانگی فێرە خۆشیە تۆ هەستی لە مانگی ڕەمەزانەکە شاهینی خەڵکی تەکسی قورگی خەڵک بووی ئەمە ئەبێت یعنی بازار چییە بازار حکومەتەکەی پێویستە حکومەتەکە چارەسەری بکات ئەمە ناکرێت تۆ مانگی ڕەمەزان مانگی فێرە خۆشیە هەموومانەزانی داوا ئەکەم ئەمە نامێنم بەڵێ بەرزان لێرە پرسێکی گرنگ هەیە ئەگەر لیجانانی حکوومەت قایمقامیان لە هەموو قەزا و ناحیەکان و پارێزگاکانی هەرێمی کوردستاندا نتوانن وەکو پێویست کۆنتڕۆلی بازار بکەن کۆمەڵی دوکاندار هەبێ ئیتر هیچ شتێی ناتوانێت تەحکومیان بەسەر بکە هەر شت گرانەکەن استیغلالی خەڵکێکەکەن استیغلالی بوونەکانی خەڵکێکەن ئەی مادەم ئەمان هیچ ئەی ئەرکی خەڵک لەمایە چێ بێ
تاچان گرنگە خەڵکیش بێگومان بایکوتی هەر بایکوتی کەلوپەلەکانی ئەم دوکاندارە بکار لێ نەکرێ بالا بەرخۆری تر لێ نەکرێ ئەنیمە تاچان ئەمەشە بێتە فشارێک لەسەر ئەو دوکاندارانەکە فعلەن بە هاوەزی خۆشت گرانەکەن و استیغلالی گیرفانی خەڵک نەکەن بە تایبەتی لە بوونەیەکی وەکو ڕەمەزانی پیرۆز زێباری لاکرێ کرمکە دەم باشە کارو دەم باشتر گەلێکی بخێر تەوانی باشی گەلێک سپاس کێک زێباری کرمکە کاکێکە دەستخۆشی لەوە و بەرنامەوە و کەناڵی ئێوەتان دەکەین سپاس بووتە کاکەکە ڕاستی تشت زۆری گران بێت دوا دیار بکو بسێ ڕۆژێک بمینن ji بۆ ڕەمەزانی ڕۆژە ئەڤریکا خەڵکێمە زۆری تێنەگەشتە دەبێ خەڵک دوکاندار بازرگان ئەرزان ببیت هەیڤا خوشیەیە نەیە نەخۆشیەیە وا دێتە دیارکردن ji بۆ هەمیان بازرگانی من ji بۆ پارەی دیگرانکەن هەمی گرانکەنان هەندێک لاکرێ هەمی گرانکەنان هەندێکن کاکی خۆم کاکەکار لە کوردستانی لە خانەقینە هەتۆزە خوات کە نەکل نوحەکێ قەزاکێ کومەلگاکێ هەمی ئەرجەوەتن ئەم ئەسکەن حکومەت پلۆنەکێ دۆنیتە نەکۆ دوکاندار سەرپەخۆنە ئەران ئەبکۆنە داوای دلێر لە هەولێرەوە فەرموو کاکە کارچۆنی باشی سەرچاوم زۆر سپاس فەرموو باشی وەزخواڵێ زۆر سپاس فەرموو کاکە دەستخۆشی لە کارمەندانی هێناتی دەکەم سپاس کاکەکە سەبارەت بە مانگی ڕەمەزانی پیرۆز داوا لە حکومەتی هێرن دەکەم کە بەزەوی بەم خەڵکە بێتەوە شتەکان شتێنەکەکان هەرزان کات و داوا دەکەین کە شتگران نەکات ئێمە ئەو داوامان هەیە کاکە کاری بەڕێز بەڵێ ئێمە هیوادارین سەرنجی تو هەموو برادران بەرزان بێگومان ئەوانی تا ئێستا پەیوەندیان کردووە لە هەموو ناوچەکانی کوردستان گلەییان لە بازار هەیە لە بازار تەنیا لە بازار زیاتر گلەی توش کاکە دلێر هیوادارن بۆلایەنی پەیوەندەر گەشتە بێ بەڵێ سامان لە شاری هەولێرەوە دەستخۆشی ئەم بەرنامە جوانتان دەکەم پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو کارمەندەکانەکەم لە هەموو مسلمانانی جیانەکەم وەڵاهی من بە نسبەت خۆم حەز ناکەم شتی ئێکسپایر بسوون تێندرێ لە بازاڕەکان هیچ شتێکی ئێکسپایر و ئەو شتانی کە کۆن بوونەوە بەسەر چوونە و ئەمانە غەدر لە ملەتەکەن ئەگەر بیسووتێن ئەگەر بێت و شتی ئێکسپایر بسووتێن و بیگرن و بیسووتێنن سەرۆکی هێرێمی کوردستان ئێکسپایر بووە دەبێت پێش هەموو شتێ سەرۆکی هێرێمی کوردستان دەستەکات بکێشێتەوە ئەوە بەڵگەی تاوە ئێمە بە تەحدید باسی ڕەمەزانێکین کاک سامان ئێمە باسی ڕەمەزان و فەرمانگە خزمەت گوزاریەکانی هەرێمەکەن ئەمە سیاست نییە ئەمە باسی هەلکەوتنێکی پیرۆزی ئاینیە جان بڵێ کاکتۆری جان خۆی مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە مانگێکی زۆر جوانە بەڵام لە بۆنەکانە کە ئەچێتە سەرساڵ هەموو شتێک هەرزانە بێ بۆ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە شتەکان هەموو گرانە بێ ئاخر یعنی لە کاتی بۆنەکانە بۆنەی حیزبی و سەرساڵ و هەموو شتانە گرانە بێ بەس لە مانگی پیرۆزی ڕەمەزانە شت گرانەکەن یعنی وەڵاهی ئەوش ماقوڵ نیە هەقی دێ پێچینەوەی شێ بێ دەستگایە هەبێ شتێ بێ زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ سەرکەوت لە چەمچەماڵەوە فەرموو کاگاوکارم کاتم باش سەرچاوم هەموو کاتێک دەستخۆشی بەنامە جوانتان یەکەم سپاس بوو ئەگەر توزی تەلەڤیزیۆنێکت تسکی بە بۆچوونی من ئەم قەزەی ئاشیاگیردکرد و ئەم شتانە لە سنوورەکانە ئەچێتەوە سەر هاوڵاتی خۆی بەڵێ بڕایت هەبێ ئەوەتا من خۆم ناوازانی کاسبکارین ئەو خەڵکە بە یەک جار لەوانەیە بڵێ هەر ماڵی دوو نەفر لە ماڵەوە ئەمێنیان نەفەرێک گشتی بەسەر جەمەجومەکاتە ئەو بازارە بڕا بکە بەس بێنە دای بنە خەڵگەی تڕێ نازانم وەیەکەی چییە ئیتر وا بەو شێوەیە خۆدنیا هەر با بڵێن مای پیرۆز نییە دا لەسەر خۆم ئێواش یاش خەکە ئێنە بازار ڕۆشتەکەش لەسەر خۆیان بێ دوکانی مریشک بە یەک جار سەد کەس وجومی بۆ ئەکا وەڵای ئەوانیش پاخوان شتێ وایە ئەگەر بێت و ئەو خەڵکە خۆی بەو شێوەیە نەبێ بڕا بکە من قەنەعەتم نییە شت بەو شێوەیە گران بێ بەڵام خەڵکەکە خۆی گرانیە خاتەوە بەڵێ ئەم جابۆیە داوا لە هاوڵاتیانەکەم خۆیان بەو شێوێ نێنە ناو بازار جار ئەو قەڵە باوەڕی نەکەن ئەو شەش وا گران نابێت لە شوێن خۆی ئەوە دەواجینەکانە بڕۆسی کە تۆش نییە بەڵێ هیوال ئاکرێت گەلمای کەرمکە دەمێتەوە برێ بۆشی دەمێتە باشتر گەلەی سوپاس کەرمکە پێشکی پیرۆزبوویە مانگە ڕەمەزان لە هەمووی موسڵمانە جیهانێت کەم سەبارەت تەوریدە مەشەوی دیت وەزیرە قوفل کانۆلە ڕوودە و تۆخە گوتی ما چەند ڕێنمایە دەرکرین هەر لەوانە تگریە پێ نەکرد دیف ڕێنمای یۆسۆی دداینە دۆدگۆیە ئەفسێرە تشتێکی دیە دەوێت خەرکەمە بخۆ فکر کرد ماکە خەرکەمە بسڵمان بیت ڕۆژۆ بگیتن قۆرێ حەڕام ناوێتە سەر تشتی
يعني توقفوا فهم كما تيجي هورتي شوري كوري قال حكمته ما هو حكمة حمود تفكر حكمتها ناشط مسيطر بالسال شوفوا بوجرك والدنيا قضاء كن وحياتنيا بس خير كما في هوري كور بيت ما قبل صمولت أقب خو بروجيبا دبي ودلي ويبوكش بيت قرنوا وين صار تشتي ديف أو يوت فروش أنت حارب تشتكي وبخو بله بگومان اكو كاكيوات بيجيت حكمت نشيت هر كسي كي بوليسي كي داني تدف داكو خلطيان اكد داكو اركي خو رابطه خدمتا گشتي بكد نشيت دكانه كي هر دكانه كي بوليس البربيكاتش تا فروشيد گرنگه وب اراده خلقي و گردايه اراده وي فروشاري و گردايه اراده وي دكانداري و بازرگاني و گردايه گلو اول في ولاتي دا جيت اوجي كي بگومان و اخه بويه افهم كوريت و اخه نتا چان گرنگه هست برپرسارتي برپرسارت اخلاق البرنامبر ويج واكي برنامبر خلقي ابي تايبتي بمناسبه توصا حميله شارع ولي راوي حميد خلي زور گلي لسر بازار كان گرين گرانبوني بازار لم بونكان دا بگومان لولاته پیشکوتا كان بونكاني واخل بازرگان شت ارزانك لولاته خمانه زور پیچوانه اما چونه كديتوا بله هو دست خوش بو توري برنامجتان ديار بوني حسني مانجي رمضان هو بيوادارم دت مانجي براتي تبعيه گرتن خلق واز لقسي زبر وتربون وزورشتانه بين خلق برسيده دتينو ده لوانه تو شي قسي غلط بده ديار هو كاريك الدولانه يجي للان اولاتيانه ويجي للان رجوانا كانوا يعني او ما مانجي اقتصاد كردين وابوريا يعني هي موكو خواردن ما ندي بس لو ما قد حق في نفر بازار كاكا خلقي بلاش حيوان ذكره اگر گوش گدانه كاكا نخواردني ارزانه يعني دواتر لعيني في الاسلام دله اسراف مكان تو تماشا دخل تبارد بالكهرباء حساب غرقيه ما دابرو همو جلوبكاني برجرجان كراوتو جلوبكاني جا خوا بزاني كان جلوبي زياده فيها كأن الله لا يحب المسرفين كاكا جان اول زماني اويا ماجر رمضاني اويا خلق لقال يكتري تبابيه لقال يكتري يارمتي يكتري بدا هاوكاري يكتري بكا اگر بتشيك معناه مشكلتك معناه بهيك وتعالى سريك كاين نجوا هي مخفي سوق بله لانا لكلار فرمو لانا لكلار ام كاتت باش همو كاتكت دست خوشی برنامجت لیدکم سپاس اگه تلفزیون کت کس کی فرمو قصب که براستی توری کی زود جوان تاو بجار دوا بله لکاتی رمضان دا گرانی کی زور غول بازارکان دکات لكلاري شويه بله زور بله تنانت هر خواردن نیه بلکو جلو برگکانیشا بله بویه داوا دکم لحکومت که پیش رمضان آماده‌کاری باش بکات بله لنا خانمش هیواداری سرنجی تو گشت به بار زنان کر پیوندی کن تلویزیون کردن کسی که بوی دنگی و باباشی بگاو کشه درست نبه کشه تکنیکی درست نبه اگر لاریمانیا زور برد کنوا اگر کشه درست نبه بله هنر دو کت گرمه که هنر کرم که ایوار باش باشتر کافی که نسبت بازار دهو که الحمدلله چتش گران نبوه و حکومت کاری خود باشه انجام دای و لجنه بگینان و کو ناف بازار دهو که دا بین گراندن ناف بازاری دا الحمدلله چتش واسه گران نبوید تنه ام بیجین وکو جگاره گران بون وکو تشت دی وکی پیدویت رمضان روزانه هیچ تشت گران نبوید و کهرب یا چاویه کهرب آف بله کهرب چاویه كهرب الحمد لله جلك يا باشا ووزير كهرباء برينو كبريارك هاتا دونكو 24 ساعت و 27 دقيقة كهرب دي حد سرانسري كردستاني اف بريارشي جلك يا باشا وكاك هكر اف حسكم تو بيامكم جنگ ريفابري ان ارتي بله وچنكي تو هم خود بيجن اما دفيتن بيامت خلقي جنينا كاك هنر باش كنترول كال تليفونك كاك هنر ورجرن بوي خوم دواتر قصه لقال كم او تش بيامك او برزبو بريباراتي كانالي نارتي بيغمان كانالي ام كانالي خلكينا هر سرنجك وهبيتم دي ورجري شو انا لخلا كان فرمو كاك جام كاتب بفق قربان سر تشاوم زور بخير شكرا جوانا كان صفات ممنون فرمو كاك جام من كم خطأ حكمني براسي ام قراني امر لباطار ده هي خطأ حكمني اي خطأ شيء
والله براسي خطايا يعني خطايا خلقك بو خويتي شوشين دوري خوي جواب بدك لرمضان ده شي دروس كردو يا خوشتي بكري يعني بتنها بالي جلو بريق يعني كومل اشتيكا يعني خلي براسي بتريد على شلون رئيسة بازار وشتي ذكر وشتي دينته يعني كومل نوشتانا يعني بين اكل كيف رمضان ما جيت رمضان يعني دوما في رمضان جلو بريق كومل شجاعي وشي ضروري بمال بيسا من خواردنا على براسي هذا خواردنيش وكو بريج وكو كومل رون وكومل اشتيكا بتوين لبيش رمضان مش انا يعني كادي خود شلون الله يبر رمضان بيكري داكي براسي بله بله تماشاوان اینجا پشتی وینا برل سر وی تاوری بگو من تاوری ما تایبت نینه بزانیاری تو لسر بازاری گهربا چوایه آویا چوایه خدمت گزاری تندرستی این چانه گلو هاتنو چون چوایه جهد گشتی چانه چا خدمت خلقی دیگه بحثان دیجیم دیگه بله پشتی وینا برده به هفرامی دوباره صلاف هجان انذار صابر لتوری کمالاتی پیجی نارتی انوسه سرتا دست خوشتن لیکم سپاس علی هوادارم لمانگی پیروزی رمضان دا شهر را گهاندن را بگیرید چون که مانگی آشتی و پیک و جیان بیزار بوین لم شهر را گهاندن لنوال لاینا سیاسی کن دا هوادارین کومنتی ام برزه بو لاینا سیاسی کن گشت بید هر وها رزان کشانیش انوسه رزان جگوند کشانه سلاف بید ویا حکومت باش دستی خواه بو هجاران دریج بکتو لیجنه جلای حکومت ایرما کردستانه و بین دروز کرن لنا بازاران دا چافدریا بازرگان و دکاندارا بکن دا تشتین خواه گران نفروشن خلکی هر وها سامان قراداخی شنوسه سلاوتان لبه من سامان قراداغی لشاری سلیمانی دستخوشی لگشت برای خوشوی سکن من دکم لمروفان حساب دکین که دلسوزی شارکیان بن سپاس هر وها روان شفقی شنوسه پیوسته دامزروا خدمت گزاری کن خدمتی زیادتر پیشکش بکن چون که لمان گدا خلکی مسلمان به هوی برزبونەوەی کەمتر توانای ئەوەی هەیە کە چاوەڕوانی ڕای کردنی مامەلەیەک یان وەرگرتنی هەر شتێک بکات بەڵێ هاورێ لە کفریەوە بەڵێ ئەم کارە بەزرە بڕبن سەرچاوم کای هاورێ پێمان باشە بزانی وازی کفری و بازاری کفریش چۆنە لە بەراو زۆربەی ناوچەکان پەیوەندیان کرد مەڵەتە ناکرێت بەڵێ بەڵێ سپاس وڵای ئەڵبەتە ناکرێت ئەمە پێش ڕووداوەکان بکەین ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕەمەزانە دیارە هێشتا ئەسران خەڵک بازاڕەکە بازار بە تەواوەتی نەکراوەتەوە بەهۆی حکمیەوەی دنیا گەرمە و پلەی گەرما بەرزە بەڵام بە حەقیقەت ئێمە توانین لەسەر ڕەمەزانەکان پێشوو قسە بکەین بە دەرەجەیەک بازار بوونەوە خەمە ئەستۆی تەبەن بەڕای خۆم خەمە ئەستۆی سەرمایەدارەکان البته خواردن و خۆراک لە دەرەوە هێنن دواتر بە پلەیەکی بەرز و بە توانم بڵێن بە ژمارەیەکی بەرزی لە ڕووی مادی و فرۆشتێتەوە دوکاندارەکان دواتر دوکانداری ئیجبارە بۆی کە گران بیفرۆشێتەوە ئەم دواتر کەس و کار سەرمایەدارەکان لە بازار کێشەیان نییە مامەڵە ناکەن بۆ پلە بەرزەی کردن و ئەبێتە هۆی ئەوەی فەقیر و ژارەکان زەرێ بەڵێ بێگومان گرنگە ئیشارەت بەوەش بدرێت کە بازرگان هەیە خوددانویژدانە بازرگان هەیە استیقلالی خەڵک ناکە بازرگان هەیە زۆرجار زەرارەکە لە پێناو خەڵکدا بازرگان هەیە دوکاندار هەیە لە بوونە گشتیەکانە بێگومان داشکاندن بوو کەلوپەلەکانیان نەکەن چی جلوبەرێک بێ چ خواردەمەنی بێ چ شیرەمەنی بێت تا دوای بێگومان خەڵکی باش هەیە خەڵکەیە کە بە هیچ شێوەیەکی ئەو بوونەکان استیقلال ناکە ئەڤین لە شارێ هەولێرەوە فەرموو ئێوارە باش کاکەکە باشتر سوپاس دەستخۆشی بۆ پرۆگرامێکە سوپاس کەرم کە راستی به مانگاه ها پیروز باید همه بسلمان جهان پیروزی کن تایبتی با شور کردستانه و برای کنابته و بش کنترل راستی که کاره اوه گرانبونا بازار کردستان امنا بین هم بیخینه سر ملی حکمت حریمی راست هر دکانداره که مرو پولیسه که نابیدانن آن کسی که شهروانی نابیدانن دهی دکاندار وجدان خوب کار بینیدن چکو مها رمضان محکا پیروزه دهی چند تشتی پیش دای گران بی ارزانتر بکه تش به 2000 بی 5000 بیتن بینیت 1000 بیناره بس مخابن حریم کردستان وجدانی دیدانیه نابیجم همه ستا پینجه چکو هندک دکاندار زور به وجدانه بس سبارت حکمت حریم دورا بارزان از خو کسی که دانشتی دورا بارزانی ما بس که هرب بیویستی کارنا دورا بارزانیه مخابن بله
بله ویا ولاتی گوت دبار دبر بارزان که هرپ کی پیدوینینه گلو بوله و دبره که هرپ کی پیدوینینه کو بگمان که هرپ دنهادا گله گرینگه به ولاتیان بیتدان هی دارین ریوبراتکین نوره مرگ سوره لبله سوران لوی دبره های داری روشاوی رجیبن بله برزان اصول تق ولا ویدیو سکایپ ولا گل معنا فرمو کای گاسو کرم که همو کاته که برز کە دەستخۆشی بەرنامەکەتان هەیە دەکەم سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان وڵای من یەک شتێکم هەیە داواکارم لە هەموو دوکاندار بازرگانە بەڕێزەکان ئەو مانگە بۆ هاتووە کە یادی ئەو کەسانە بکەینەوە کە فەقیرن کە ژیانیمان بینە بە چای خۆمان نەوەکو دەوڵەمەندەکان چونکە ئێستا سەیری بازارەکەی هەموو شتێک گران بووە بەڕاستی و ئیسلامەتی نییە داواکارم خۆیان چاوکەن ڕۆژە لە ڕۆژان ئەوانش فەقیر دەبن ئەو فەقیریە دەبێنێن هیوادارم بەخۆیاندا بستنەوە دەستخۆشی بەرنامەکەتان هێ دەکەم بەڵێ جعفەر دۆکت گرمەیە کەرمکە کاک جعفەر بله مرحبا سەرچاوا گەلێکی بخێر باشی برای عزیز زۆر سپاس کەرمکە بله بو هی برای پیش است تلفن کی لگوتی بعد جگرال دو کی گرانه نخیر همه چی گرانه تو کی ها تسردنا بازاری کیه گلو کو گران بید بله بله ايش بدي ما نو بازار يعني هر شيء که تزدي قدر فرق الجاورو يعني البازار يجي جران البيري بله ري والله فرق ني الجر همي بازار جران ترى او ترنيه طيبتي چه جران طيبتي كيك جعفر الو بله تایبەتی چه گرانه وەکو تەدیتی الو بله تو باغ و از گۆداریەتت کەم والله لما كمريشكو خواردن وفيخي وطراو همه تشت گرانه بله توانا لە خەبات ئەو فرموو ئەو کاتت باش کاکا کار سەرچاوم هەموو کاتێکت دەسۆشی و بەرنامە جوان دێڵم کاکە سەبارەت بە بازرگانی پێویستە حکوومەتی هەرێم ئەو بازرگانانی لە هەر شارەکە هەولێر دۆک سلێمانی پێویستە لە وەخت مانگیشی وەکو ڕەمەزان پێویستە ئەو بازرگانانە حکوومەتی هەرێم ئەو نەچیان لەدابنێ خۆیان بکاتەوە کە هەر بازرگانێک هەر شتێک سەرپێچی بکە پێویستە سزا بدێت چکە ئەم کوردستانە فەقیر و فەقیرەتێکی زۆری تێدایە چەندین کەسێ خانی بکرێت چەندین کەسێ پارەی نییە چەندین کەسێ نەخۆشی لە مارێ پێویستە حکوومەتی هەرێم لەبوو ئەو شتانە لەبوو مانگێکی وەکو ڕەمەزان بەڕاستی دەتوانم برێم خەڵکێکی زۆر عەمەلەیە ئیشی پێ ناکرێتن لە ماڵەوە بە ڕۆژی دەبی ئیشەکەی ڕادەوەستی پێویستە حکوومەتی هەرێم سەبارەت بە بازاڕەکان کۆنترۆلی وەزاکەی بکە هەموو سارێکەش کە دەگاتە ناوەندی ڕەمەزان ئەزە دەست پێ دەکا بازار گرانە دوو سێمە پێش ئەوەی ڕەمەزان بێتم پێویستە حکوومەتی هەرێم ئامادەکاری بکاتن دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس بەڵێ سپاس بۆ تۆ مینا لە باژارێ دهۆکێ کەرەمکێ تانی براواشی ئەس باشم گەلێک سپاس دهۆکە تەلەفۆنت کەم خۆشحاڵی کەرەمکە ئەس ڕەمەزانە پیرۆز سلتە و هەمی کارمەندی نارتی پیرۆز بکە سپاس خدای نسبت یعنی بازاری بۆگرانیە هەموو هەر نوع که هر دکاندارک وجدان خو یعنی وگفت که هر دیدی گران کردن یه هی ارزان جی هی گران زک دش نکو همی گران کردن یه تین جامعه باش یعنی ارزان تایی بس مشکلا مچه سیکاده که مروف نشد تسیکاده که هندی خبصه دی هم مصلای تیدا مروف ابد نشد تسیکه وگفت که هند خبصه یعنی بلا تسیگران بد کابز بلا هست نبتا خبصه همه بلا تسیگران بدن هندیت همی گفت خبصه بله و هكذا تستيجك موني هم هر دكاندار وزميري خو وانا صايم هي باشي هي جيراني هي ارزان وقالك ممنون برنامجتاز شرکت بید ایشالله کسبات بو برنامجتاز سپاس بوته بگو من سیکا دوی که جگلی برفرانینا و نفوسا دوی که گله که همو بچن سیکه دا بگو من دبیت قربالغ مینا گلیش قربالغ یا سیکه دی که دی بیش گله قربالغ هنده که سانچ شولیوانینا نچن پیاسه که دیکن و خلک دنگی بگو من کار هبه و کود بیجه توشی تنگاسیان دبه ابراهیم معنی گله لقلت زیاب زانم ابراهیم
باسی بەڕێز سەرچاوم فەرموو. بەڵێ باسی بەڕێز زۆر سپاس فەرموو قسە بکە. لە قەڵات دزێ ڕەوشی چۆنە ڕەوشە لە قەڵات دزێ بەڵێ. لەبارەی کارەباوە. بەڵێ. بەڵێ. کارەبا چوونە؟ کارەبا ئەوە وەزەی کارەبا قسەیکردن ئەگەر کارەبا 23 ساعت کارەبا هەبێ. ئێستا چەند ساعت هەیە لە قەڵات دزێ؟ ئێستا ئەو شەوە 3 ساعت کارەبا گوژاوە. ئەمڕۆژ براوە؟ ئەو ڕۆژ لە ساعت 12 نەبوو بوو لە ساعت 2 کارەبا براوە. ئەو یعنی بە شەو بە ڕۆژ 5 ساعت کارەبا برا. بەڵێ کەواتە پێچەوانەیە لێدوانێکی وەزیر بوو. ئەی وەڵا پێچەوانەی قسەکانی هاتەوە. ئەی بازار چۆنە بازاری قەڵات دزێ؟ وەڵی بازار وەکو بازارەکانی دیکە وایە منش گرانی خۆ بینیوە. بەڵێ. بەڵێ هیوادارین سەرنجی تو بەلایەن پەیوەنددار گەشتی بێ شێخ سۆران لە هەولێرەوە فەرموو. ئالو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس بۆ تۆ. بەڕاستی بەرنامەیەکی جوانە هیوادارم بازارەکان و هەموو شوێنە گشتەکان بە شتەکان هەرزانکەن و گرانفرۆشی لەسەر نەبێ لەسەر بازار بە بەڵێ لەسەر سەرۆکایەتی هەرێمیش هیوادارم خەڵکی کوردستانی بە هیچ شێوەیەک رازی نەبێت دووبارە ببێتەوە سەرۆشی هەرێم و بێنە سەر شەقام و داوای حەقی خۆیان بکەن کە ئەم سەرۆکە دووبارە هەڵنەبژێردرێتەوە. ڕەمەزانیشە هەست کەسێک کوژێ جیهادە. کاک شێخێمە تەوەریمە لەسەر مانگی ڕەمەزانە تەوەریمە تەوەرێکی سیاسی نییە تەوەریمە تەوەرێکە لە ڕەمەزانە چی بکرێت بۆی ئەو ڕۆژە و گرە بەڕێزانەیە کە ئەمە ڕۆژە درێژە ڕۆژێکی گەرمایە و پڕ لە زەحمەتە کردووە کە خەڵکی کوردستان بە تەواتی بێزار کرد. بەڵێ سامان لە وڵاتی بریتانیا لە ڕێڤیدیو سکایپەوە کاک سامان فەرموو. ئەلۆ ئەم کاتە باشیان سەرچاوم هەموو کاتێکت. سەرەتا پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو کوردێک و لە هەموو مسلمانانی جیهانەکەم بەڕاستی بنەمە قسە لەسەر شتێ بکەم کە ئەویش بەهۆی گرانبوونی شتۆمەک لە بازاڕەکانە بەڕاستی من لە بەریتانیا کاتێک ئەمانێک بۆنەیەکیانەیە کە زۆر زۆر ئەتیمامی پێنەویش بۆنەی کرێسمسە لەو ڕۆژە هەموو بازار یعنی چۆمڵی لە 150 لە بازە شوێن لە 170 کۆشتومەکانیان داشکان نەکەوە ئێستاش لێرە کە ئێمە جەشنێکی مسلمانە وڵاتە چۆمڵی ئێمەی کورد بە کافر لیان تێگەین بۆ مسلمانان لە ڕەمەزانە لە زۆربەی مارکێتە گەورەکان داشکانێکی زۆر باشیان کردو تقریبا 120 داشکانیان کردووە لە مارکێتەکانە. بەڵێ سەرنجێکی زۆر جوان بۆ بەراوردێکی زۆر جوان بۆ کاک سەمان سوپاس بۆ تۆ بەڕێزان لە وڵاتێکی وەکو بریتانیا بوایە بۆ وڵاتێکی وەکو لە وڵاتی خۆمان کە هەموو مسلمانن و بێگومان هەموو کەس و کار یەکترن بۆ ڕەوشەکە پێچەوانەیە لە بوونەکانە بێگومان ئەبێتە کاتێکی زۆر خۆش بۆ هەندێک بازرگان و هەندێک دوکاندار نەکەموان بێگومان خەڵکی باشیش هەیە بۆ ئیستیغلالکردنی ڕەوشەکەی گیرانکردنی شتومەکی وادارین سەرنجی کاک سەمان بۆ بازرگانەکان گەشت بێت. بەهیەل دۆکێت گەرمایە کەرم کە ئەم باشین گەلێ سوپاس باشی ئەس باشم کەرم کە بەێ ئێستا بارەت نرخ شتومەکە گەلە گرانەل بووکێ هاتە سەردەنا بازارێکی گەل و چ تشتێک گرانە بتایبەت ناوەڵا دوێنی بەس گرانە تشت بەێ ئەم هیچکەینی ئەرزان بێت کەهرە بە چاوایل دووکێ کەهرە باف باشە چیتت ئێت بەس باشە ئاڤیا چاوایە وەختی چێ مستە شفای وێرە چاوایە باشە بەڵێ زەردەش لە قەڵات زی فەرموو بەڵێ سەرچاوم خۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سوپاس بەڕێزم بەنسبەت گرانی مانگی ڕەمەزان گرانەکە یەکجار ڕوو لە زیاد بووندا بەڵێ وەک ئەو درێ ساڵ سکای سەلەگە کردی لە وڵاتێکی وەک ئەوروپا کە ڕێژەی زۆری مەسیحا دانیشتوانی باسیەوەکردەوە شدارزان دەکرێت بەڵام بەداخەوە لە وڵاتێکی وەکو عێراق بە تایبەتی کوردستان کە ڕێژەی زۆری مسلمانە و لە ئەمان کاتیشدا لە مانگی ڕەمەزان شتەکان یەکجار زۆرگان دەکرێن بەڵێ
بەڵێ بێگومان بەڕێزان لە کوردستانە ئێزدی هەیە مەسیحی هەنە سابیە هەنە کلدو عاشوری هەنە بێگومان وانژەیە کە هەلکەتنێن ئۆلی هەنە ئەوژی ئۆلێن جودانە ئێزدیان ڕۆژیان دەگرن بێگومان مەسیحی ڕۆژیان دەگرن ئۆلێن دنجی ڕۆژیان دەگرن نەکتنێ بۆ مەها ڕەمەزانەیەک و تایبەتە ئۆلێ بوسڵمانان و لە ئیسلامێ بۆ هەلکەتنێ دنجێک دەما ئەو ئۆلێن دنجی لەوێ هەرێمێ ڕۆژیان دەگرن تا چەند گرنگە بۆی دەمیژی استیغلاڵە بازاری نەیەتە گرن وەکو پێویستە بها تەزبیتکەری بێت و خزمەتە وان دەبە بکاربن دەبێمە هێداری چ نەبێت خۆشیێکی ببن بڵێ جەلیل لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتە باش کاکە سەرچام کای جەلیل کاکی بەڕێزم زۆر سپاس بەڕێزم هەموو ساڵ ئەم کاتە ڕەمەزان ئەم شتە دووبارە بێتەوە گرانی بازار بەڵێ خۆی هۆکا گەڕێتەوە بۆ حکومەتم ئیشە حکومەت دەبێت سەپەرستیە میشانە بکات ئێستا هەر بۆ نمونە پێش ڕەمەزان کیلۆ میشکمە 3000 نیو بووە ئێستا 5 نیوە ئەقەینەمە چ ماقولە کیلۆ میشک 2000 سەری بەڵام ئەمە تا چەند گرنگە بازرگانیش دوکانداریش ئەویش بە هەستێکی بەرپرسارەتیە بێ بەرامبەر خەڵی بەم شێوەش گران نەکات باشە قەینا بازرگان کێ سەپەرستیەکە بازرگان غێر لەو شارەکە غێر حکومەت سەپەرستیەکە نابێ ئەگەی لە مۆتعالێ بزانە خەڵکەوە لە کاتی ڕەمەزان ئاوا لە ئێمەکە هەموو کاتێک لە سلێمانی چوونە ڕەوشی بازار چوونە وەڵا زۆر گرانە کاکە گرانە لێرەش وەڵا زۆر گرانە بۆ نمونە پێم وتی پێش ڕەمەزان بە 3500 بوو ئەمڕۆ 5 نیوە ئەم کیلۆ میشک 2000 سەری ئێستا بەڵێ بەڵێ قوربان بەڵێ بەڕێزان بە پێی بەرنامەکە ئێمە پەیوەندەکان لە زۆربەی شار و شارۆچەکانی یاریمی کوردستان هاتن هەمویان تاکی لەسەر گرانبوونی بێش و ماری بازاڕەکەنەوە بێگومان لە جانی قای مقامیەت هەیە چاودێری هەیە چاودێری بازرگانی هەیە تا دوای ئاسایش هەیە پۆلیس هەیە تا چەند ئەرکیامانە لە چێە مادەم وایە بازار بەم شێوەیە گران بووە ئەو هەندە بەهای کەلوپەل گران بووە ئەی ئەمانە ئەرکیان چییە تا چەند گرنگی ئەمانە فعلەن جێ لە شارەی کوردستانی بگرن لە چارچیان بەرنامەیە بزانن کە فعلەن لە بازارەکانی کوردستان چییە گوزەرێ بڵێ فاطمە لە شاری سلێمانی فاطمە خان فەرموو مەرحەبا سەرچاوم مانگی ڕەمەزان پیرۆزبایی لەگەلی کوردستان و گەلی موسڵمان و ئێوەی بەڕێز دەکەم هیوادارم بەڵێ سپاس بەردامەکەتان بەرەو پێشکەوتن بڕوان برای بەڕێزم مانگی پەیرۆز مانگی خێر و بەرەکەت و خۆشی و سەرفراسی هەموو وڵاتانی عێراقا بانگی ڕەمەزان ئەبێ هەموو هاوڵاتیان و دوکاندار و بازرگانەکان نرخێکی باش دانن لەسەر کەلوپەل بۆ ئەوەی هاوڵاتی فەقیرەکان بتوانن بیکڕن بەڵام بەداخەوە لە ئەسنای کوردستانی خۆمانە نرخێکی گراندا ئەنن لەسەر خواردەمەنیەکانە کە هیچ کەس ناتوانێت بیکڕێن ئەو کرێکارانی کە بە ڕۆژ کرێکاری ئەکەن بەڕاستیەکەی ئێستا بە ڕۆژون ئایا بژێوی ژیانیان چۆن دابین بکەن هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەمە دووەم قایمقام و محافظ بەرپرسە لە نرخی بازاڕەکان هەمیش هیوادارم لە ڕێی کەناڵەکەی ئێوە ئەو مەطعمانە با پەردەیان پێوە بگێڕێ لە بەرەو فەقیر و هەژار نێتی ئەو خواردانە و بە ڕۆژون ئیتر هیوادارم ئەم ڕمانگی ڕەمەزانە بێتە خۆری خۆشی بۆ هەمومان بەڵێ سپاس بەڵێ بەڕێزان ڕەوا مالیکی شەنووسێوە لە کارەبایە لای ماڵی ئێمە ئەلێ ترافیکە هەر دائیگیرسێ و ئەکۆژێتەوە بەس ئەمڕۆشە بووە بەس ئەمڕۆ هیوادارین هەگەمە ئادەم ئەمڕۆ بێ چارەسەر بکرێ بڵێ هەروەها بەنیامین یۆسیفی شەنووسێ مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان و کوردستان پیرۆز بێت حکوومەت دەبێت لە خزمەت ملەتی خۆیدا بێت حکوومەت دەبێت چای لە بازارەکان بێت هەروەها پەیوەند ڕاندزیش ئەنووسێ لە سوڕانەوە بێگومان ئەڵێ حکوومەت یاریمی کوردستان داوا لە یەکەم بەڵام لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەندێک لە دوکاندارەکان نرخی کالەکان بەرزەکەنەوەی وادارم حکوومەت یاریمی کوردستان ڕێیان پێنەدا بەڵێ ئەم هیویدارین سەرنجا خەڵکی کوردستانەیە دمەها پیرۆزە ڕەمەزانێدا دیەکەم ڕۆژە ڕەمەزانێدا لە سەرانسەری کوردستانەیە وەکو پەیوەندیکردی بە قەهر بڕێکردن ئەوژیش بەر گرانبوونا بازاری بێگومان ئەڤێت برسینە پێویستە بچنە بازارە هەریش نەبیت پاریەکێ نانی دانەکێ نانی یەخۆش بخۆن فتارەخوا بخۆشی بکەن لێ بازار هەندە گرانە دووسێ جاران تمەند جاران وەکو گەلێکی دەڤەران دەبێژن بەهایەن تشتا گران بوونە گەلو تا چەند ئەرکێکی ئەخلاقی و ئەرکێکی ئینسانی و ئەرکێکی نەتەوەی یەژی ئەف دوکاندار و بازرگانە هەموو بەرپرس هەست بەرپرسارەتی بکەن بەرامبەر خەڵکی لە جانێن چاودێریە حکوومەتی عالیەن پەیوەندیدارجی لەسەر بەهایە کەلوپەرە هەر لە ئەساس تا چەند گرنگە ڕەوشاوی خەڵکی لە بەرچاو بگرن بەڵێ بەرزان ئێمە هیوادارین سەرنجیەوەی بەڕێز بوولایەنە پەیوەندەرەکان لە حکوومەت یاریمی کوردستان لە بازرگانە بەرزەکان لە دوکاندارەکان لە فرۆشیارەکان بەشێکی گەیشتی بێت کە خەڵکی کوردستان گلەییان هەیە لە گرانی بازار بە تایبەتی لە بوونەکانە و لە بوونەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا حتا سوبەهیت وێرە جار دەنم خزمەتەوە بکەین
هەر شاد و بەختەوەر بن ڕۆژیان هەوە بێگومان قبول بن و دوعاەن وەژی بۆ خێر و خوشیە وە وڵاتیەوە قبول بن هەر شاد بن. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوەفتم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن